ئەم شەوی بەراتە شەوی بەرات بۆنێکی ئاینیە و لە ئاینی ئیسلامدا گرنگی و تایبەتمەندی خۆی هەیەەوە لە کوردستانیش زۆر گرنگی بەم بابەتە دراوە و مناڵان ماڵان دەگەڕێن بۆ کۆکردنەوەی نقل و شیرینی و لە زۆرێک لە وڵاتە ئیسلامیەکاندا بە تایبەتی گرنگی و بایەخی تایبەتی هەیە و لە باشووری کوردستانیش بە تایبەتی و لە شاری سلێمانی زۆر تایبەتمەندی هەیە و گرنگی تایبەتی پێدراوە و هەر لە دێر زەمانەوە زۆرێک لە شاعیران و هونەرمەندان ئاماژەی پێدەکەن کە لە دێر زەمانەوە گرنگی تایبەتی و ئاهەنگی تایبەتیشی بۆ گێڕدراوە. هاوکارمان هێمن کەمال کە پەیامنێری کوردستاتە لە زانیاری زیاتری پێ و بزانین لە چ گەڕەکیەکە و بۆ ئەم شەو چ چالاکیەک ساز کراوە و خەڵک چۆن بە تایبەتیش لە شاری سلێمانی و لە ناو گەڕەکەکانی شاری سلێمانیە خۆیان بۆ ئەم بۆنە ئاینیە ئامادە کردووە. سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. ئەم کاتتان باش دیارە وەک دەزانین ئەم شەوی بەراتە لە هەرێمی کوردستان دیارە ئەم شەوە یادی تایبەتی بەڕێوە دەچێت لە زۆرێک لە شوێنەکان و منداڵان دەگەڕێن بە کۆڵانەکاندا بە سرودی ئەم شەوی بەراتە. دیارە مثال یەکێک لە فێرگەکانی لە شاری سلێمانی ئەویش فێرگەی مامۆستا نامدارە لێرە ئەوەی کە لە پشتی منەوە دیارەمە منداڵانن لێرە ئامادەکاری دەکەن بۆ ئەوەی پاشکەمێکی دیکە بە مۆسیقا و گۆرانی بە کۆڵانەکانی سلێمانیدا بگەڕێن بە سرود و یاخود گۆرانی ئەم شەوی بەراتە. من دەچمە لای مامۆستا نامدار بۆی کە پێمان بڵێ ئیم شەو چی ئەکەن و چالاکیەکەیان چییە بۆ شەوی بەرات و دواتریش دەچمە لای چەند منداڵێکیان بۆی کە بیان دوێنین. مامۆستا نامدار سڵاو لێبێت، چالاکیەکە ئەم شەوتان چی وە فێرگەکە بۆ شەوی بەرات؟ ئێمە ئەم شەو سەعات 7:30 لە فێرگەوە تیپێکی مۆسیقا کە لە فێرخوازەکانمان پێکاتەوە لەگەڵ گۆرانی بێژ و کۆرس و دایکان و باوکان بە دوامانەوە ئەڕۆین بەرەو کۆڵانەکانی هەوارە بەرزە و توی مەلیک لە دەرگای هەموو ماڵەکەین و گۆرانی شەی بەراتیان پێشکەشەکەین هیواداری ئەوان شیرین نقل و خۆشەویستیمان پێشکەشکەن. ساڵانە ئێوە تا چەندێ شەوی بەرات بەرز ڕاگرن ئەم شەوە؟ ئێمە بۆ نەتەوەیەکان زۆر بەز ڕاگرین بەداخەوە بەها جوانەکانیش نەکەر بۆ نەتەوەکانیش بەرەو کزی ڕۆیشتۆ بەرەو نەمان بۆیە ئێمە زۆر بە پێویستی ئەزانین بەها جوانەکان زیینوکەینەوە یەکێ لەو شتانە کەڵتوریە بۆنەکانە کە شەوی بەراتە بەرەو نەمان ئەڕۆشت ئەویش ئێمە 3 ساڵە خەریکین بۆ ئەوەی جارێکە بیخێن و ناو کۆمەڵگا و زیینوکەینەوە و هیوادارین توانی بێتمان دەورێکمان هەبێ. ساڵانە ئەم یادە زیین و ڕاگرن؟ بەڵێ حتمما هەموو ساڵێگەمەکەین و نیازمانەیە بۆ ساڵانی داهاتوو پەرشی پێبین بچینە ناو گەڕەکە شعبیەکانەوە و ئەوەنەی پێمان بکرێت چکە ئەم یادی شەوی بەراتە زیاتر شاری سلێمانی پێڵەسی و لێرە باوە ئەمانەیە بەرەو کەرکووک و هەولێریشی بەرین. لای چەند منداڵێکیانگە قسەمان بۆ بکەن لەسەر شەوەکە. گوڵە جوان سڵاو لێبێت، ئەم شەوی بەراتە دەوێت خۆت ئامادە بکەی بۆەوە چی تێ بۆ ئەم شەوە بەنیازن چی بکەن چالاکیەکان؟ وەڵا چالاکیەکان ئەوەیە کە بە هەموو توی مەلیکا گەڕین اینجا هیواداری نەم شەوە هەر بمێنێت. ساڵانە تۆ چیتە بۆ ماڵان بگەڕێی نەقڵوشی منی بۆ بکەیت؟ وەڵا هەر نەقڵوشتمان کۆ کردوەوە هەموو ساڵە کردومانە و هەروە من 2 ساڵە لەم فێرگایە بەشدارم کە بۆ شەوی بەرات ئەم شتانە بکرێت. سپاس. جوان تۆ قسەم بۆ بکە ئێستا تۆ کۆمپڵی تەپڵەکەت لێدەی هەتوی خۆ ئامادە بکەیت چی ماڵەکان بگەڕێیت بۆ ئەوەی کە شەوی بەرات وەکو ئێمە کە لە فێرگەی مامۆستانام داخەرداخیەوە وەکو شەوی بەرات لە کۆم ببوو واتە خەڵک کەمی کردبوو ئێمە شەمانەیە زیندوی بکەینەوە. لای یەکوانێکی دیکەشیانەگە کاتمان هەبێ بۆ ئێوان بە هەمان شێوە قسەمان بۆ بکەن دیارەمان سرودیەکە یا بڵێن گۆرانی یا مۆسیقای ئەم شەوی بەراتەیە کە دەیژەنێت پاشکەمێکی دیکە بەنێو گەڕێکدا دەڕۆن. دیارە ئەم شوێنێکی ئێمە لێ گەڕێکی توی مەلیکە دەیانێ بچنەوە گەڕەکانەوە سەردانی ماڵەکان بکەن و لە نزیکەوە هەم نەقڵ و شیرینیان پێ بدرێت لەلایەن ئەو ماڵانەی کە سەردانیان دەکەن و هەم شەوەکە زیندوو ڕاگرن. سڵاو لێبێت. ئەم ئامێرەی تۆی ژەنی چییە؟ ئەم ئامێرە پێی دەڵێن مێلۆدیکا. ئێستا ئەمە
یا بڵێ مۆسیقای شەوی بەراتە ژەنی ئەچنە ماڵەکان ئەگەڕێن ساڵانی دیکە چوویتە گەڕاوی لەم شەوە یاخود ئەمە یەکەم جارە بەڵە ساڵانی دیکە گەڕاوم کە مناڵ بووم بەڵە حەز بەم شەواکەی کاوە لای من شوەیەکی زۆر تایبەتە لە هەموو ساڵێکە بەڕاستی نەک تەنها لە وڵاتە عەرەبیەکانە لە هەموو وڵاتەکان من ئەڵێم ئەم شتە پێویستە و زۆر سپاس خوای گەوراکەم کە لە کوردستان شاب ئەم کاتەمان هەیە هەمووش لەم شەوەی ئەم شوورە ئەوەی کە هەبوو ئەمە ئامادەکاریەکانی پێرگەی مامۆستا نامدار بوو بۆ خۆئامادەکردن بۆ شەوی بەرات وەگەماژەمان پێگرت کەمێکی دیکە دەچنە کۆڵانەکان و ماڵ بە ماڵ و دەرگات بە دەرگا دەگەڕێن و بە گۆرانی و وەسیقای ئەم شەوی بەراتە دەچنە ماڵەکانەوە بۆەوەی نقل و شیرینیان پێ بدەن و ئەم شەوە زیندوو ڕابگرن دیارەمە لای موسڵمانان بە شێوەیەکی پیرۆز سیر دەکرێت و لە تەواوی هەرێمی کوردستان و بە تایبەت لە شاری سلەیمانی منداڵان دەچن دەرگا بە دەرگا دەگەڕێن و سەردانی ماڵەکان دەکەن و ئەمە وەک بۆنێکی ئاینی سەیر دەکرێت و منداڵان حەزی پێ دەکەن و دەڕۆن بە سەردانی ماڵەکان دەکەن ئەش نقل و شیرینی و هەندێک ماڵی شێکە بێگومان پارەش بە منداڵان دەدەن کە ئەمە وەک نەریتێکی لێ هاتووە کە ساڵانە ئەم جۆرە چالاکیانە بەڕێوەچێمەتا دێت لێرە زیاتر تەرە باڵەختر دەبێەوە کەسوکارەکانیشیان لێرە بۆی پێکەوە بڕۆن ئەوەی کە لە وێنەکان دیارەمە کەسوکاری منداڵەکانن لێرە دەیانێنن لێرە خۆیان دەکەنەوە پاش کەمێکی دیکە و ئاماژەمان پێکرد دەچنە دەرەوە و ماڵەکانی دیکە دەگەڕێنەوە ئەوەی کە بۆیان بکرێ سەردان دەکەنەوە بە هەماشیەوە لە گەڕەکانی دیکەی شاری سلەیمانی ئەم جۆرە چالاکیانە بەڕێوەدەچێ ئەم شەوە زیاتر زیندوو دەکرێتەوە منداڵان هەمویان خۆیان بۆ ئامادەکردو توانم بڵێن خێزانەکانیش خۆیان بۆ ئامادەکردو و نەخڵ و شیرینیان حازر کردو بۆی منداڵان چ سەردانیان بکەن و پێیان ببەخشن.